بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه ومن والاه. بنران وبسراني عزيزي كنال ياسماني بيام سلام ورحمة إخواتان لبي. السلام عليكم ورحمة الله وبركاته. خوش حالين لألقيتشي نوي برنامج تايبت بپێشوازی خۆ ئامادەکردن بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان بە خزمەتی ئەوەی عزیز و خۆشەویست ئەگەینەوە. خۆشەویستان و بەڕێزان، وەک لە ئەڵقەکانی پێشوو باسی کۆمەڵێک تەوەر و بابەتمان کرد، شەنوکەوی کۆمەڵێک بابەتمان کرد، ئەوانیش بریتی بوون لە چۆنێتی پێشوازیکردن لە مانگی پیرۆزی ڕەمەزان، هەروەها چۆنێتی خۆ ئامادەکردن بۆ باشتر بەرزڕاگرتنی ئەو مانگە پیرۆزە لە ڕووی تاعات و عیبادەتەوە، لە ڕووی پەرستشەوە، لە ڕووی بەرەو خواچوون، بە جێگەیاندنی سیلەی ڕەحم، زەکات، سەدەقا، نوێژی تەراویح، ڕۆژوگرتن بە شێوەیەکی سەلامەت، هەموو ئەمانە باسی لێوە کرا. ئەمڕۆژ لە خزمەتی مامۆسایەکی ئاینی زۆر زۆر بەڕێز و ئازیزین، ئەویش مامۆستا عەبدولحەمید بەرزنچیە. جنەی مامۆستا بەخێر بێن. سپاس بە ئامادەبوونتان، ئەزیەتماندان لە شتان ساوی ئینشاءڵڵا. مامۆستا گیان، دەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم، ڕەمەزان چ واتایەک دەگەیەنێ بۆ مرۆڤی موسڵمان و بۆ جیاواز لە هەموو مانگەکانی تر دەبێت ئێمە دڵمان بە مانگە پیرۆزە خۆش بێ، لەگەڵ ئەوەی کۆمەڵێک مناسبە و بۆنەی ئاینی ترمان هەیە لە ئاینی پیرۆزی ئیسلام کە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە فەرمیەتی وبذلك فليفرحوا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسوله الأمين محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه وأمته أجمعين. دەستخۆشی لە جەنابت و هەروەها تەواوی بینەران و بیسەرانی بەڕێز و خۆشەویست دەکەین و مێدەوارین خوای گەورە بەخاتی ناوە جوانەکانی خۆی ئەم مانگە کاتە مانگێکی پڕ خێر و بەرەکەت و خۆشی بۆ سەرجەم مسلمانانی جیهان و مسلمانانی کوردستان بە تایبەتی. دیارە خوای گەورە تەبارەکە و تەعالا کەم عیبادەت و پەرستشانەی داناوە. عیبادەت و پەرستشەکان جۆرا و جۆرن. عیبادەتی وا هەیە تەنها بە جەسە ئەنجامەدرێ، عیبادەتی وا هەیە بە ماڵ ئەنجامەدرێ، عیبادەتی وا هەیە هەم بە ماڵ و هەم بە جەسەج ئەنجامەدرێت. و هەروەها فەرمانەکانی خوای گەورە سوبحانە و تەعالا یا بریتیە لە فەرمانکردن بە ئەنجامدانی کارێک، یان فەرمانکردنە بە قەدەغەکردن و حەرامکردن و خۆ بە دوورگرتن لە کۆمەڵێک شتی تر. مانگی ڕەمەزان یەکێکە لەو عیبادەتە گەورانی کە خوای گەورە سوبحانە و تەعالا لەسەر ئومەتی ئیسلام و گەلانی پێش ئومەتی ئیسلامیش خوای گەورە دایناوە، بەڵام دیارە ڕۆژی ئومەتی ئیسلام جیاوازە لە گەلانی پێشووتر. مانگی ڕەمەزانیش دارێکە خوای گەورە تەبارەکە و تەعالا دایناوە خێر و بەهرە و چاکەی زۆر تایە بۆ مسلمانان و باوەڕداران. وەکو ئیبن مەسعود فەرمێ بەڕاستی مانگی ڕەمەزان سەید و شهورە، واتە سەردار و سەروەر و گەورەی هەموو مانگەکانە. ئەو مانگەی کە خوای گەورە تەبارەکە و تەعالا تایبەتی کردووە بۆ دابەزاندنی تێکڕای پەیامەکانی خۆی بۆ سەرجەم پێغەمبەران سەڵاو خواستە بێت. تەورات، ئینجیل، زەبور، قورئان، سوحف هەمویان لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا دابەزیون. چۆن خوای گەورە سوبحانە و تەعالا لە ناو مرۆڤەکاندا کۆمەڵێک کەسی لە مرۆڤەکان تایبەت کردووە کردوونی بە پێغەمبەر، لەناو ئەوانیشا کۆمەڵێکی تایبەت کردووە کردوونی بە ئولول العەزم، لەناو ئەوانیشا کەسێکی تایبەت کردووە ناوی ناوە خەلیل الرەحمان کە پێغەمبەری ئیبراهیم و پێغەمبەرمانە صلی الله علیه وسلم، لەولا ئەوانیشا پێغەمبەری صلی الله علیه وسلم کردووەتە سەید ولدی ئادەم، وەکو خۆی دەفەرمێ وەلا فەخرە. بە هەمە شێوە ئەم مانگەشی کردووەتە سەرداری مانگەکان و گەورەی مانگەکان بەوەی کە ڕۆژووی مانگی ڕەمەزانی لەسەر داناوە کە دیارە ڕۆژووی مانگی ڕەمەزان یەکێکە لە ڕوکن و پایەکانی ئیسلام کە بە کەسێک دەڵێن مسلمان کێ مسلمانە؟ کەسێکە لە دوای کە شایەتمان دەهێنێت و نوێژەکانی لە کاتەکانی خۆیدا بەڕێکوپێکی بەرپا دەکات و هەروەها زەکاتی ماڵەکەی دەدات و ڕۆژووی مانگی ڕەمەزان دەگرێت و حەجی ماڵی خوای پەروەردگار دەکات. لەبەرەوە ڕۆژوو
یەکێک لە عیبادەتە زۆر گەورەکان، یەکێکە لەو عیبادەتانی کە خوای گەورە دایناوە بۆ پاکبوونەوەی ئینسانی مسلمان بۆی بە پاک و خاوێنی بگاتە لیقای خوای پەروەردگار تبارەکە وتعالى. وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام فەرمووی وەڕەمەضان إلى رمضان مكفرات لما بينهن إذا اجتنبت الكبائر. ئەگە هاتوو مرۆڤی مسلمان لە تاوانە گەورەکان خۆ بە دوور بگرێت، مانگی ڕەمەزان تا ئەو مانگی ڕەمەزانە دەبێتە پابوونەوەی ئەو گوناه و تاوانانە و ئەو هەڵە و پەڵانی کە ئینسان لە نێوانیاندا ئەنجامی داوە. دیارە ئەم عیبادەتە کە خوای گەورە سوبحانە وتعالى دایناوە عیبادەتێکی بەدەنیە، بریتیە لە خۆگرتنەوە لەو شتانەی کە حەڵاڵ و دروستن، کەواتە ئەولاتر کە ئینسان بەڕاستی خۆی لە قەدەغە کراوەکان و حرام کراوەکان بپارێزێ. وەکو ڕەسوڵ عەلەیهی سڵاتو وسەلام دەفەرمێ إنما الصيام من اللغو والرفث. ڕۆژوو کامەیە؟ کورتی دەکاتە لەودا فەرمێ ڕۆژوو ئەوەیە کە ئینسان بەڕاستی لە قسەی خراپ، لە قسەی ناشرین، لە جوێن لەمانە خۆی پارێزێت. کەواتە ڕۆژوو جگە لەوەی کە عیبادەت و پەرستنێکی گەورەیە، بریتیە لە پەروەردەکردنی ئینسانی مسلمان. وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم بە سەحابەکەی فەرموو صم شەهرە سەبری. بەڕاستی مانگی ڕەمەزان مانگی خۆگریە، مانگی ئارامگریە، مانگی ئەوەیە کە ئینسان بەڕاستی دان بە خۆیدا ئەگرێت کاتێک کە برسی ئەبێ، کاتێک کە تینووی ئەبێت، خۆی ئەگرێتەوە لە پێناو ڕەزامەندی خوای پەروەردگار تبارەکە وتعالى کە دیارە پەیامەکانی ڕووی دەرەوەی ئەوە پەیامی زۆر گەورە و گرنگتریشی تایە. ئێستا ئینسانی وا هەیە زۆر ئاسایە بەلای دەفتەرێ دۆلار بات، بەڵام ڕۆژووی زۆر لەسەر قورسە و لەسەری ناڕەحەتە و ئەزانێ بەرگەی برسێتی ناگرێت، بەڵام خوای گەورە بۆ تاقی دەکاتەوە. ڕەنگە ئینسان ئەگەر خۆی نەگاتە حاڵەتێکی برسێتی، هەز بە برسێتی خەڵک نەکات. ئەگەر ئینسان نەگاتە حاڵەتێکی نەخۆشی، تەمەن ئێستا خەڵکی وا هەیە زۆر دەوڵەمەند و سەرمایەدارە، بڕێک لە پارەی خۆی تەرخان کردووە بۆ نەخۆشخانەیەک، بۆ مەشروعێک، لە دوای کەی ئەم فکرەی بۆ هاتووە کاتێک کە خۆی نەخۆش دەبێت، دەچێت ئەو خەستەخانە نەخۆشەکان دەبینێت، خەڵکە داماوەکە دەبینێت، لە دوای ئەوە بڕیار دەدات بڕێک لە پارەکانی خۆی تەرخان بکات بۆ ئەم پرۆژەیە. بۆیە ئەمە حکمەتێکی زۆر گەورەی تێدایە کە خوای گەورە سوبحانە وتعالى ئەم ڕۆژۆی لەسەر ئینسان داناوە، ئەم عیبادەتەی لەسەر ئینسان داناوە بۆ ئەوەی کە بە فلتەرەکانی پاکبوونەوەیە تێپەڕ ببێت. چۆن ڕەسوڵ عەلەیهی سڵاتو وسەلام کە هاوڵان دەفەرمون هات بۆ مزگە و هاوڵان چاوەڕێ بوون کە وتار بفەرمێ، منبەرەکەی کە سێ پلەی بۆ دروست کرا بوو، چۆ سەر پلەی یەکەم و وەستا و فەرمووی ئامین ئامین، پلەی دووهەم و پلەی سێهەمیش بە هەمان شێوە کەعبی کوڕی عوجرە خوا لە ڕەزا بێ فەرمووی یا ڕەسوڵ الله عەلەیهی سڵاتو وسەلام دوعایە پارانەوەی شتێکت فەرموو لەو کاتەیە؟ ئەویش فەرمووی بەڵێ لەو کاتەیە کە داخل بوومە سەر منبەرەکە و لە پلەی یەکەمە جبريل عليه السلام دابزي فمي يا محمد صلى الله عليه وسلم من أدرك شهر رمضان فلم يغفر له فأبعده الله. هكا سيقيش تمانجي رمضان ورمضان طوابو خواهي قولة تبارك وتعالى لتيك راي قناه تاوانا كاني خوش نبو بو خوال الرحمة خواه دوري خاتو. طبعا زانان ليقدانون كدوبو أن فرمودا يعني چي إنسان بقى تمانجي رمضان وخوال لهم قناها كاني خوش نبو بيه أخد فرمون للرمضان خواه سفل ترو باق بونوي داناوا ديتو أبي ليكان هر إنسان براسي أو لي خوش بونا بدز بهينه أو سيانة چيه يكمنا رسول الله عليه الصلاة والسلام دفرميت من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. دفرمي هر كسيك روجوي مانجي رمضان بقريت بإيمان وباور وشاوري باداشتوا خوال قناها كاني أو بيشي خوش بيت أما خالي يكم فلترو باق بونوي دوهم چيه دفرمي من قام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. هسي فرمودك صحيحة هر كسي قيامي رمضان بكا كبريتيا للتراويح كان دفرمي أنجاي مدا خواي قولا لقناها كاني أو بيشي خوش بيت فلترو بابونا وسيام دفرمي من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. هكسي الشوي قدر الشوي بيرو الشوي قولا كشوي يكيك لا چەند شەوە کۆتاییەکەی مانگی پیرۆزی ڕەمەزان دەفەرمێ هەکەسێ قیامی تیا بکات لەو شەوەدا تێیدا هەستی بۆ خوای گەورە تەبارەکە وتعالە خوای گەورە لە گوناهەکانی ئەوە پێشی خۆشە بێت. بۆیە ناکرێ ئینسان بەڕاستی لەم سێ خەڵاتە گەورە کە خوای گەورە سوبحانە وتعالە بەخشێتی بە ئومەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم تەنها لە مانگی ڕەمەزانە ئینسان نەتوانێت ڕەزامەندی خوای گەورە تەبارەکە وتعالە تیا بەدەست بهێنێت. لەبەرەوە بەڕاستی ئەوە نیشانەی عاقبەت شەڕی ئینسانە، نیشانەی ئەوەیە کە قدري أما غير نزانه. طبعا إما هنيك أما دكاري هي أيكين أموكو وكو شون الله عامي مسلمانان نوايا أجينا سلف بيشين رحمة إخوان بالله أوان
ڕەمەزان و غەیری ڕەمەزان گۆڕانکارێکی لەواندا دروست نەکرد چونکە ئەوان پێش ڕەمەزانیش شەوان هەر شەو نوێژیان نەکرد پێش مانگی ڕەمەزانیش ئەوان هەر بە ڕۆژوو ئەبوون بۆیە دەڵێن کاتێک کە یەکێک لە ئافرەتە خواناسەکان دەڕواتە ماڵێک ئەو وەختە کە جاری و شت هەبووە کە دەچێتە ئەوێ شەو هەڵدەستێت بۆ ئەوەی کەوا پارشێو بکات و ئەمجا بە ناو ماڵەکە تا بانگەکات دەڵێ هەستن خاو خێزان هەستن ئەوانش پیان سەیرە بەپە لە هەڵەسن و دەڵێن چییە خۆ ئێشتا ماوێتی بۆ بانگ ئەویش دەفەرمێ بۆ ئێوە تەنها لە کاتی بانگە هەڵەسن ئەوانش دەڵێن ئەرە وەڵام ئەویش لە وەڵامدا ئافرەتە خواناسەکە دەڵێت سبحان الله والله من لە ناو ماڵ و خانەوادەیەکدا بووم پێشەوە کە بێن بۆ لای ئێوە هەموو شەوێ لە ناو ئەواندا شەوانیان قیام دەکرد و هەموو ڕۆژەکانیش بەڕاستی لە لای ئەوان وەکو ڕەمەزان بوو بۆیە تکاتان لێ ئەەکەم بمگێڕنەوە بۆ شوێنی خۆم کەواتە ئێمە مادەم وەکو ئەوانەمان پێ ناکرێت جێی خۆیەتی لەگەڵ پێشوازی مانگی پیرۆزی ڕەمەزانە زۆر بە جوانی پێشوازی بکەین لەم مانگە بەخێر و بەرەکەت هەر مژدەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ئەخیر ئێوارەی مانگی شەعبانە دەیفەرموو ئەوە مانگی پیرۆزی ڕەمەزان هات فتحت فيه أبواب الجنان کە تەواوی دەرگاکانی بەهەشتی تیا دەکرێتەوە و هیچێکێک لە دەرگاکانی تیایدا ناخرێت و هەروەها تێکڕای دەرگاکانی دۆزەخ دائەخرێت و هیچ دەرگایەکیان ناکرێتەوە وفتحت فيه أبواب الرحمة فلم يغلق منها باب تەواوی دەرگاکانی ڕەحمەت و سۆز و میهرەبانی و بەزەی خوای گەورە سبحانه وتعالى لەم مانگەدا دەکرێتەوە ئێمە ئینشاء الله هەوڵ بدەین لە تێکڕای دەرگاکانی بەهەشتەوە هاتوو چۆ بکەین بەچی بەوەی بزانین دەرگاکانی بەهەشت پیامبەر صلی الله علیه و سلم بۆی ڕوونکردوونەوە کە دەفەرمێ فی الجنة ثمانية أبواب دەفەرمێت دەرگای بەهەشت چەندانێ هەشت دەرگایە ئەفەرمێ فمن كان من أهل الصلاة دعي من باب الصلاة دەرگایەکیان دەرگای نوێژە دەرگایەکیان دەرگای ڕۆژووە دەرگایەکیان دەرگای سەدەقە و خێر و زەکاتە دەرگایەکیان دەرگای ذیکرە بەتابەت ذیکری لا حول ولا قوة إلا بالله دەرگای تەوبەیە دەرگای هەنی لە زان دەفەرمون حەج و عومرەیە کەواتە دەرگاکانی بەهەشت هەمووی دەکرێتەوە تۆ نوێژ بکە ڕۆژوو بگرە سەدەقە و خێر بکە ذیکر و تاعەت بکە کەواتە تۆ دەتوانین لە شەو ڕۆژە هەموو دەرگاکانی بەهەشت بۆ خۆکەیتەوە بە جەمدانی تاعەت و عیبادەت و کردەوەی چاکە خۆ پەداشتە باتەوە پێشێکێکی جوان مامۆستا بۆ خەز ئینشەڵڵا مامۆستا ئێمە گیرۆدە بووین بە دەست کۆمەڵێک بابەتی سۆشیال میدیا و دنیای فەیسبوک و واتە گەنجی ئەمڕۆ کەوتووەتە ناو ئەم جێژاوە کە خۆپەناماندا بەرەو هەڵدێر زۆربەی هەرە زۆری گەنجانمان وا دەبرێن بەرەو هەڵدێر هەر لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەیاندنەوە چۆن ئەم گەنجانە بتوانن بەرنامەیەک بۆ خۆیان داڕێژن کە حەدی ئەقل ئەگەر پێش و پاشی ڕەمەزان ڕوو لە خوانەبوون لە ڕەمەزانە داوا بکەن خوای گەورە هیدایەتیان بدا پاش ئەوە ثەبات و ئیستیقامەیان پێ ببەخشێ چۆن ئەتوانن ئەمە بکەن خوا پاداش باتەوە طبعا ئەم پرسیارە زۆر گرنگە چونکە چۆن ئێستا تۆی خۆشەویست بەرنامەت ساز دەکەی لەم کەناڵەوە بۆ وریاکردنەوەی مسلمانان بێگومان نەیارەکانی ڕەمەزان و مسلمانیش ئێستا ئەوانش لە کەمیندان بە کۆمەڵێک دراما و بە کۆمەڵێک بەرنامە و حتا بەرنامەی ئاینیدا ئەنێ بەس نەک بەرنامە بۆی کە خزمەتی ئاینکە بۆ ئەوەی شوبهات و گومان لە دەوری ئاین دروستکە لەو جۆرەوە یعنی بەرنامەکەی خۆی دەکە و ناوی ناوە بەرنامەی ئاینی بەڵام حتمەن ئێمە خەڵکێکمان هەیە کە بەڕاستی مدمین بۆ بە کۆمەڵە شت ئێستا خەڵکمان هەیە مدمینی درامایە خەڵکمان هەیە مدمینی سۆشیال میدیایە کاتێ تۆ شەو دەخەویت کابرا منداڵەکەی دەبینی خەریکی فەیسبووکە کاتی هەڵەسێتەوە بۆ نوێژی بەیانی تەماشاکە مناڵەکەی لە جێی خۆی دانیشتۆ و سەری ئاوا لێ کردووە ئێشتا ئەو لە جێی خۆی نەجۆڵاوە ینی جیلێکی تەمەڵ جیلێکی بێ خزمەت جیلێکی بێ بەرهەم ئەمە بەڕاستی وەکو جەنابەت فەرمووت جێی خۆیەتی مانگی ڕەمەزان بەڕاستی مانگی گۆڕانکاری بێت مانگی گەڕانەوە بێت بۆ لای خوای گەورە تەبارەکە و تەعالە خۆی گەورە وای لێن داوای لە ئێمە نەکردووە کە هەموو ژیانمان بەس خەریکی تاعەت و عیبادەت بین خۆی دەفەرمێت ولا تنس نصيبك من الدنيا بەڵام وأحسن كما أحسن الله إليك بەشی خۆ لە دنیا لەبیر نەچێ بەڵام وا مەزانە خۆت هەموو شتێکی وا مەزانە ئیشەکەت کارەکەت کاسبیەکەت دوکانداریەکەت قوتابی قوتابخانەکەت وا مەزانە ئەم هەموو شتێکە بەشی خۆت لە دنیا هەوڵ بدە خۆت ماندوو بکە بەڵام ئاگاد لە بەشە خوایەکەش بێت تەبارەکە و تەعالە
جا لەبەرەوە ئامۆژگاری بۆ برایانمان بۆ خوشکانمان بۆ گەنجەکانمان ئەوەیە بەڕاستی ئاگاتان لە خۆتان بێت. ئێستا خەڵک هەیە بەرنامەدا ئەنێت تۆ لە تاعەت و عیبادەتێکی زۆر گەورەدا بەیانی تا ئێوارە ئەوی شەو هەوڵ ئەدات بۆ ئەوەی کەوا کار و عیبادەتەکانت پێپوچەڵ بکاتەوە پەناگرین بەخوای پەروەردگار. چونکە لەو شوێنانەی کە خوای گەورە سوبحانە وتعالە باسی کار و کردەوەمان بۆ دەکا پێشمان دەفەرمێت وەلا تبطلوا ئەعمالەکم کردەوەکانتان پوچەڵ مەکەنەوە. کابرا ئەگەر هات و چەندێک عیبادەت و پەرش و کاری چاکە ئەنجام بدات شەو کاتێکە دائەنیشێت بە دیار درامایەکی خراپەوە لە یوتیوب دائەنیشێت بە دوای تەماشاکردنی شتی خراپەوە بەڕاستی ئەمە تەئسیر و کاریگەری زۆر لەسەر گەنجەکانمان دروست دەکات. جا لەبەر ئەوە ئەم مانگە هەوڵ بن تەرخانی بکەن بۆ خوای گەورە تەبارەکە و تەعالە. یعنی تۆ کاتێکە بە ڕۆژ خەریکی عیبادەتی کاتی ئێوارە ڕۆژۆکەت دەشکێنی دێ بۆ مزگە و تەراویح ئەنجامەدەی نوێژەکانە ئەنجامەدەی یعنی پەلەپەل نەکەین. تۆ جاری وا هەیە ها ئینسان پەلە ئەکا لە نوێژەکەیدا پەلە ئەکا لە کار و عیبادەتێکە کاکە گیان بۆ وا پەلەتە وەڵڵاهی ئیشێکم هەیە کارێکم هەیە یەقینت هەبێ ئەو پەروەردگاری کە تۆ نوێژەکەت بۆ ئەو ئەنجامەدەی ئەو کارێ ترشی کە تۆ خەریکیتی هەمووی لای ئەوە کەواتە دڵی خۆت پەیوەستکە بە خوای گەورە خۆی کارەکانت بۆ ئاسان دەکا. پەروەردگار خۆی دەفەرمێ ومن يتق الله يجعل له من أمره يسرا ومن يتق الله يجعل له مخرجا. جاری وا ئینسان دەڵێت بەڕاستی لە هەموو دەرگاکانم داوە تەنها دەرگای خوا ماوە حەچی دەرگایە لەسەرم داخراوە هەرچی لە حەد دەرگایەکە دەم بەڕوومدا ناکرێتەوە. یعنی حیفە ئینسان دوای هەموو دەرگاکان ئەمجا لە دەرگای خوا بدات نا تۆ پێش هەمووشیان لە دەرگای خوا بدە لە خوای گەورە تەبارەکە و تەعالە بپارێرەوە. تەماشا قورئان کە چەندە پڕە لە نزای پێغەمبەران ئادەم عەلەیهی سەلام و نوح و هود و صالح و پێغەمبەر ئیبراهیم و هەموو پێغەمبەرانیش ئەو هەموو دوعا و نزا و پاڕانەوەیان کە کردویانە. کەواتە تۆ خەریکی هەر کارێکی لە ژیانی خۆتە هەوڵ بدە ئەم مانگە تەرخانکە بۆ خوای گەورە تەبارەکە و تەعالە. بە چ معنایەک تەرخانیکە؟ بۆ نمونە ساڵێ 12 مانگە لەم 11 مانگەی تدا تۆ قورئان ناخوێنیت لە مانگی ڕەمەزاندا هەوڵ بە قورئان بخوێنە چکە قورئان خۆی تابەتمەندی مانگی ڕەمەزانە شهر رمضان الذي أنزل فيه القرآن. ئەو شەوە قەدر و پیرۆزە کە خەیر من ألف شهر چکە خوا ئەفەرمێ إنا أنزلناه في ليلة القدر لە ئاەتەکەی سورەی دوخانە دەفەرمێ إنا أنزلناه في ليلة مباركة. ئەو شەوە پیرۆزەی بۆ پیرۆزە چونکە قورئانی تیادا بەزیوە. ئاخر حەدەث ڕووداوەکان لە تەریخا زۆر بوون بەڵام هەر ڕووداوی زۆر گەورە نەبوو بێ نەبووتە تەریخ نەبووتە مێژوو. ئەمە کە خوای گەورە سوبحانە وتعالە لە مانگی ڕەمەزانە کە رسول الله صلی الله علیه و سلم لە حەدیث صحیحەکەیە فەرمێ لە شەوی ئەوەدا تەورات دابەزی ئینجیل دابەزی فڵان دابەزی ئەمە بۆ یعنی تۆش لە مانگی ڕەمەزانە کاتەکانی خۆت تەرخانکە بۆ قورئان خوێندن هەوڵ بە ختمەی کتاب بکە هەوڵ بە زانیاری لەسەر دینەکەی خۆت بخوێنەرەوە. یعنی تۆ کەسێکی مسلمانی جاری وێمە بۆ نمونە گەنجێکمان هەیە ئەهلی مزگەوتە دێتە مزگەوت نوێژەکە تەماشاکەی لە زانکۆ یا لە دایرەیەکە یا لە ناو گەڕەکە لە ناو ڕەفیقەکانی خۆی ئەم گەنجە چووکە هاتوچۆی مزگەوتەکە و نوێژەکە پێی دەڵێن مەلا فڵانە کەس یعنی چووکە لەوان زیاتر هاتوچۆی مزگەوتەکە کەلیمەیەکی مەلایان پێو ناوە و خۆشیانەوێت و جاری وهایە پرس و ڕاوێژی پێ ئەکرد ئەمانە تەئسیری زۆرە. کەواتە ئێمە هەوڵ بین بە ئیزنی خوا یعنی لەم مانگی ڕەمەزانەدا بیکەینە فرسەتێک بۆ ڕەزامەندی خوای گەورە تەبارەکە و تەعالە بۆ بەدەستهێنانی لە خۆشبوونی خوای بەڕاستی بۆ نزیکبوونەوەمان لە خوای گەورە تەبارەکە و تەعالە. یعنی هەوڵ بین ئەم کاتانە بەگەڕی بخەین چۆن سەلەف ڕەحمەتی خوان لێبێ دەفەرمون حتا لەو گەورە زانانە کە حەلقەی عیلمیان هەبووە 1000 تەلەبە و 500 تەلەبە لە دەرسیانە دانیشتنەوەکو ئەئیمەکان پێشەوا گەورەکانی ئێمە ئەفەرمێ کە مانگی ڕەمەزان دەهات هەتا ڕەمەزان تەواو بوو حەلقەی دەرسیان نەئەهێشت. یانو مانگی ڕەمەزان إنما هما لشيئان دەنو مانگی ڕەمەزان بە تایبەت و تەرخانیەکەین بۆ دووشت الصدقة وقراءة القرآن یەکەم بەخشین دووهەمی خوێندنی قورئان چکە دەیان فەرموو کە رسول الله عليه الصلاة والسلام لە هەموو کات بەخشندە بووە بەڵام لە مانگی ڕەمەزانە وكان أجود ما يكون في رمضان يعني ئەدەفەرمون ئەوەندە بەخشندە بۆ وەکو من الريح المرسلة شنەبایە کە هەڵدەکات چۆن هەموو شوێنێ دەگرێتەوە. يعني بەخشندەی پێغەمبەر صلی الله عليه وسلم نزیک و دوور و هەموو شوێنێک و هەموو جۆرێکی دەگرتەوە. لایەنی دووهەمیش کە بریتێ لە لایەنی
قورآن بۆیە تەماشاکەی حەڵقەی قورآن لە مانگی ڕەمەزانە زۆرترە بەرنامەی تەجویدی لە کەناڵەکان لەم کەناڵی بەڕێستان لە کەناڵی بانگەواز لە کۆمەڵی شوێنی تر بەرنامەی تایبەت بە قورآن پێشکەش دەکرێت لە ڕادیۆی سونەت لەم شوێنانە یعنی دائما ئەو شوێنانەی کە بڵێن کەناڵی ئیسلامین بەرنامەی تایبەتیانەیە بە تایبەت بۆ قورآن و بۆ خزمەتکردنی قورآن جا لەبەر ئەوە يعني خوێندنی قورآنیش بەسەمەوێ یعنی ئمە گرنگی پێ بدەین بە ئیزنی خوا لە ژیانی خۆماندا چونکە ڕسوول الله عەلەیهی سەڵات وسەلام کاتی کە باسی خوێندنی سوورەی کەهفمان بۆ دەکات دەفەرمێ من قرأ سورة الكهف كما أنزلت ئەمە پەیامێکی گەورەیە یعنی خۆ تۆ هەر ئەوە نییە قورآن بخوێنیت ئەفەرمێ هەر کەسێ کاتی ئەم سوورەتە ئەخوێنێت وا بیخوێنێ وەکو چۆن دابەزیوە بۆیە پێغەمبەر خوا عەلەیهی سەڵات وسەلام سەحابەی داناوە قورآنی فێرکردوون ئێمەش هەوڵ بدەین بچینە خزمەتی مامۆستا بەڕێزەکان لە دەمی ئەوانەوە قورآن وەرگرین بەتایبەت لەم مانگی ڕەمەزانەدا ئینشاءالله هەوڵ بدەین کە وا بیکەینە خزمەتێکی زۆر گەورە ئینشاءالله مامۆستا دەمەوێت ئەو بپرسم بۆی هەیە تەسادوفی مانگی ڕەمەزان واتە ڕێککەوتی مانگی ڕەمەزان لەگەڵ ئەوەیە بکا کە قوتابیان و خوێندکارانمان لە کاتی تاقیکردنەوەیە بن هەندێک لەو خوێندکارانە داتە باری تەمبەڵی و ئەڵێ من ناتوانم بە ڕۆژ بم لەبەرەوەی سعی یەکەم لەبەرەوەی بۆم ناکرێ مێشکم باشوەری ناگرێ بەدەر لەوەی کە ڕۆژوو بۆ سیحەت و تەندروستی شتێکی زۆر زۆر باشە وەک پزیشکان ڕایانگەیاندووە کە زاخاوی مێشکەم ئەکاتەوە هەموو کات بۆ تەندروستی باش بووە قوتابی و خوێندکار بتوانێت بە ڕۆژوو بێ باشتر نییە لەوەی کە بە ڕۆژوو نەبێ زائیدەن ڕوو بکاتە خوای گەورە باشتر نییە لەوەی کە ینی ڕوو بکاتە غەش و گزی و کۆمەڵەشت لە کاتی ئیمتحاناتە بەستە خۆی مامۆستا محمەد خاڵێک هەیە زۆر گرنگەیەمە لە ژیانی خۆمانە دائیمە ئاگاداری بین ئەویش ئەوەیە دائیمە مامۆستاکانیشمان ویان فێرکردوون کە کاتی دەستیان پێ دەوتین دەیان فەرموون کاری ئەمڕۆ مەخەرە سبەینێ بەڕاستی ئینسان ئەگەر هەر کەسێ بۆ نمونە قوتابیەکە یعنی تۆ ئەگە هەر کەسێک کارەکەی خۆی بە ڕێکوپێکی و بە چاکی ئەنجام بدە يعني لكارك زور جورة داية أما قال رسول الله صلى الله عليه وسلم فرمى إن الله يحب إذا عمل أحدكم عملا أن يتقنه إتقان شيء لك الدواء سبون منا تلبيك قتابيك في أخوازك أخوان كارك كوا أخوانيت تو هول بل كاتي خدها لكاتي خوينا كانت هولو ما دوبوني خود بدا أو كاتر رجاني امتحان تو بس بيدات شو نويك كيت وخلق يسا شو تابعني هرنا أخوات براسي تو شو تابع يعني بياني إنسان طاقة وزيكي زور باشي بيه هر دعاء بيغمر صاصم كدعاء كدو فميتي اللهم بارك لأمتي في بكورها خواجان بيتو بركتي خود خيت بيانيان لأمتك كم دا خواي جورة دعاء اللي قبل كدو خوي مش دمان في أداء فرمي بورك لأمتي في بكورها تواو خواي جورة بركتك خصوصا بياني لبركاتك بياني نيوشي بيانيت كت شو تبعني خو كسرنا خوي بدك من بقى كسر الدوام وإيشي هي شو تابعني كنا خوي بخص صحيكتك دو نوجي باني دو أودان شي تكاتي امتحان أما هيش حرجنا راحتك تيدانية بيشتريش كلا بيشو آياتك أما جمع بيداك أخواي جورا سبحانه وتعالى فموي ومن يتق الله يجعل له من أمره يسرا والله تو تقوى إخواتها بيت خواي جورا كاركت بو آسانك إسرنجا كسيبة برسيبه ما مسا إما بتشيدة توانين تقوى بدز بهيانين بتشيدة توانين تقوى بدز بهيانين خواي جورا لباسي الرجوع دفمت تقوى بالرجوع بدزدت يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون جابزانا بيوندي الرجوع شيء لقالوا إخوة كارد بو آسانكا بالرجوع بو لعلكم تتقون بو التقوى بدزبين إيه التقوى بدزينات شيء ومن يتق الله يجعل له من أمره يسرا سيجعل الله بعد عسر يسرا إن مع العسر يسرا لبروا يعني مش دكاني إخوة يقول تبارك وتعالى زورا خلق جاري وهي إصابة بلهم زمانه دا زور كس هي نان ناخوات حد يعني لبس صحتي خوي لبس تندرستي خوي حد نان ناخوا بون من رجيمة كاديا بون من برنامجي بخوي داناوا لبرو يعني إنسان أو كاتك بياني تو نان ناخوي أو ناخوي تو تاو كاتي تو امتحانكي اشتكي زوزو تبعي اشتكي زوزو آسانة لبرو براسي أمره أتو أنا بلم لبوارة دينية كيا طبعا ما يجي لقصي اخوانا سانا رحمه الله عليه بدا فرمي هر كسيك لبواري دينيه دائما بدواش تي آسان وآسان كاري فتوى آسان دا قرا افهمي اما زور خطر براسي لسر دين وايمان وباوري يعني سواي لها توبون منا او ورزيزستان مان بريكرت الحمد لله بخير وخوشي تماشاكي يعني كاتي بفر بي باران بي لناو مزقوتا كان جمع دكري
ولی هاتبوو هەر یعنی ئێوارەیەک سات وایە خەڵک مامۆستا با نوێژە جەمعەکە بکەین ئەخر کاکە خۆ نوێژی جەمع نابێ بکرێتە عادەت بۆ نمونە ینی خەڵک مەبەستم دای بە دوای ئاسانکاری ئاگاوێ ئەجاوە نزیکە ڕەمەزان و کاتی ئیمتیحانە نازانم چەند ئیمتیحانێکە کەوێتین وەڵای ترێمە ئەگەر بە ڕۆژوو نەبین بۆ وەڵای ئەمە لەبەرێکەوە ئیمتیحانمان هەیە جا ئەمە بەڕاستی ئەم هیممەتە لە ناو خەڵکی دەبڕاستی یعنی بەرەو کەمی دەڕات خۆ ئێمە یعنی خۆشمان زەمانێک کە ئەگەر ئێمە باسی تەلەبەی خۆمان بکەین کاتێ بۆ نمونە لە پۆلی لە سەی ناوەندی بوون یا کاتێکەوە لە 6 بووین لە پێش 2000 زەمانێ بوو خۆ کارەبا نەبوو من خۆم بەیانیان دانیشتم یا شەوان لە حەوشی خەڵگە خەوت لەبەر مانگە شەوەکە دانیشین سەعیمان نەکرد بەیانیان خەوەی گرتین بەڵام دانیشین گرگیمان بەوەدا لەبەر چرا دانیشتین ئەمجا کاتێک گەیشتینە گەرما کاتێکە گەیشتینە سەرما نۆ کارەبان نەبوو نەود نەبوو گڵۆب نەبوو بەڵام یعنی زۆر باشش ئەو سەعانی خەڵگەی خوێن دەرجەی بەدەست ئەهێنا ئێستا وەکۆڵێ من کۆنتاکتم هەیە لەگەڵ کۆمەڵێک لە بەڕێوەبەر و مامۆستانی قوتابخانە لە دەوروبەری مزگەوتمان هەنی مامۆستا مەحموود باسی ئەوەکەن زۆر یعنی نیگەرانێکی گەورە هەیە ئەمڕۆ تەلەبە ناخوێنێت یعنی تەماشاکەی ڕێژەیەکی زۆر کەم بەڕاستی ڕێژەی دەرچوون هەیە لەو لاشەوە ئەوێ ڕۆژۆکەی نەگرێت بە بیانووی ئەوە چۆن ئافرەتی وا هەیە ئەڵێ بەخوا ڕۆژی ڕەمەزانە بۆ ناگیرێت لەبەرێکەوە مناڵم بووە ێ باشە خۆت شیری پێدەی نەوەڵا شیری قوتوی پێدەم ئەخە کاتی عوزرەکە بۆ تێ کە تۆ شیری خۆتی پێ بدەی لەبەر بەڕاستی ئێمە ئاگادار بین ئەنی هەندێک کەس هەیە زۆر یعنی بە ئەم لایەنانەی بەدوای ئاسان گرتوویەتی یعنی تۆ دەبی هەسی پارشێو بکەیت بە ڕۆژوو بیت ئەگە گەیشتە حاڵەتێکی ماندووبوون و هیلاکەت و ناڕەحەت دەبێت ڕۆژەکەت بشکێنی ڕەحمەتی خوا لێ ابن مەسعود بووە کە دەفەرمێ ئەگەر ئینسان لە مانگی ڕەمەزانە یەک ڕۆژ بە ئەنقەز بخوات تەواوی ساڵەکە بە ڕۆژوو بێت حەقی ئەو ڕۆژە ناگرێتەوە ئەگەر بە ئەنقەز بیخوا ئەگەر عوزرت هەبێ فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر أما ري بيدراو إنسان عذري هبه بلام قال إنسان عذري نبي حمو صالك بقري تواني بري أو روجا ناقري أو كات أخوي جودة دياري كدوا كبي وتر ما جرى رمضان وإنسان بروجو بيت يعيدا بله كواتا روجك لروجي ما جرى رمضان شلون ضل نيجك لمالي خود پاداشتكي أونيو لحرمي مكي ومدني پاداشتكي ب100,000 أوندية کەواتە ڕۆژێکی ئاسایی ڕۆژوگرتن و ڕۆژێکی ڕەمەزان فەرقی زۆر جوان مامۆستا دایکان و باوکان هەروەها پەکەوتوەکانمان چۆن مامەڵە لەگەڵ ئەم مانگە پیرۆزە بکەن ئەوەی کە بۆی ناکرێ ئەوەی کە ناتوانێت بە ڕۆژوو بێ ئەوەی کە ماندوو ئەبێ ئەوەی کە نەخۆشی درێژخایانی لەگەڵا وەکو شەکرە خۆپەناماندا ئەمان چۆن مامەڵە لەگەڵ ڕۆژوو بکەن بیگرن نەیگرن دەتوانن ناتوانن ئەمە چۆنە طبعا ئەم پەیامێکی زۆر گرنگە و دەست خۆش بێ کاتی خۆشێتی کە قسەی لێ بکەین کۆمەڵە خەڵکمانەیە بەڕاستی نەخۆشی درێژخایانی هەیە لەبەر پیری و بەتەمەنی و بە ساڵاتچوویی ناتوانێت ڕۆژوی ڕەمەزان بگرێت بەڵام زۆر لە خۆی دەکات ئەمە خوای گەورە سبحانه وتعالى دەفەرمێت وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين طبعا ئەم ئاەتەوە وەکو ئەهلی عیلم فەرموویانە دوو چین هەن لە خەڵکی ئەم دوو چینە خوای گەورە سبحانه وتعالى ڕۆژووی لەسەر هەڵگرتوون بەوەی کە فیدیەکەی بدەن و هیچ حەرەج و ناڕەحەتێکیان لەسەر نامێنێ بەشی یەکەمینیان بریتیە لە پیاوێکی پیری بە تەمەنی بە ساڵاتچوو یان ژنێکی بە تەمەنی بە ساڵاتچوو کە لەبەر زۆری تەمەنیان لاواز بوون و ناتوانن کەوا بە ڕۆژوو بن کۆمەڵی دووهەمینیان بریتیە لەوانەی کە نەخۆشی مزمینیان هەیە نەخۆشی هەمیشەییان هەیە نە ئێستا و نە ڕۆژانی داهاتوو ناتوانن کەوا بە ڕۆژوو بن ئەمە خوای گەورە سبحانه وتعالى دەفەرمێ فدية طعام مسكين خوا دنی هەژارێک چۆن ئەنەسی کوڕی مالی خوای لە ڕازی بێ لە کۆتایی تەمەنی خۆی دەکە پیر و بە تەمەن و بە ساڵاتچوو نەیتوانی بە ڕۆژوو بێت لە ئەخیر ئێوارەی مانگی ڕەمەزانە سی کەسی کۆ کردەوە و ئیتر شۆرباکی وەختە چی بووە سی کەسی بان کرد و لە ماڵی خۆیانە و نانێکی پێدان یان ئینسان ئەوە بکات لە ئێوارەیەکی ڕەمەزاندا بۆ نمونە لە ئەخیر ئێوارە هەم ئەبێتە ئیفطارێک هەم ئیتر ئەو فیدەی کە ئەوە ئەیدا ڕێوەکو ڕۆژەکە وایە بوو ئەو خەڵکمانێ الحەمدولillah زۆر ئەهلی ئیمانە زۆر ئەبیستم
زۆر ئەبیستم خەڵکانێکمانێ بەڕاستی ئەهلی ئیمانە لە پیان و لە ئافرەتان بەخوا زۆر نەخۆشن بەخوا زۆر هیلاکن زۆر پێویستیان بە ئیسلاحەت هەیە بەڵام ئەڵێ ئیلا هەر ئەبێ بە ڕۆژوو بین بەخوا خەڵک هەیە چەند مانگی ماوە توێتی ماوەسە وەڵڵاهی لە ئێستا و خەمی ڕەمەزانمە بەڕاستی خەڵکی ئەو ئەلحەمدولیلا نیشانەی ئیمانداریە بەڵام لێرەوە من ئەو پەیامیان پێگەێنم کە ئێوە خوای گەورە خۆی تاقی کردوونەتەوە چۆن ڕۆژووکردنەکە عیبادەت و پەرستنێکە لە سەرشانی ئێوە تاقیکردنەوەکەش بە هەمان شێوە ئەجر و پاداشتە بۆ ئێوە خوای گەورە تبارەکە و تەعالا تاقی کردوویتەوە بە نەخۆشیەک بە ئەوەی کە دەفەرمێ ئەرذەلی العمر ئەمە هیچ حەڕەج و ناڕەحەتێکی تیانێ لەسەرەوەی کە ئینسان بە ڕۆژوو نەبێت خوای گەورە سوبحانە و تەعالا ڕوخسەتی پێداوە پێویست ناکە بێتاقەت بێت یعنی ئەوە بەڕاستی نیشانەی ئیمانە چۆن کەسانێکمانەیە بەڕاستی زۆر دڵیان لە ماڵی خوایە زۆر حەزیان لە حەجە هەموو ساڵێکە حاجیان دەڕۆن بۆ حەج زۆر بێتاقە دەبن کە ناوی ئەوانی تیانیەوە بە نسیبیان نابێت زۆر دوعا ئەکەن لەبەرەوەی ئینشاءڵڵا بە گوێرەی نیەتەکانی خۆیان خوای گەورە تبارەکە و تەعالا بۆیان دەنووسێت وەو خاتونە بەڕێزانەش کاتێکە حامیلەن یا شیر بە مناڵەکانی خۆیان ئەدەن خوای گەورە سوبحانە و تەعالا یعنی خۆی ئەمە ئەوە دەرەخاتها ئینسان چەنە یعنی خاوەنی قەدرە لای خوای گەورە ئینسان چەنە بەڕێزە ئەها ئەو منداڵە کە لە دایک بووە خوای گەورە سوبحانە و تەعالا بۆ ئەوەی مافی ئەو منداڵە بپارێزێت مافی ئەو منداڵە بپارێزێ کاتێکە حامیلە بە دایکەکە هەڵێ بە ڕۆژوو مەبە کاتێکە ئەو منداڵە لە دایک بێت تا 2 ساڵ دایکەکەی ئەبێ شیری پێدا خوای گەورە ڕۆژووەکە لەسەر دایکی لا بردووە کەواتە طبعا گەتوانی لە دوایە بیگەڕێتەوە بەڵام لەو کاتەیە لەبەر خاتیشی لەبەر خاتی ئەو نەفسە و لەبەر خاطر ئەو مناڵە کەواتە ئەها ئەم خوایە کە ئێمەی دروست کردووە چەنە بەرژەوەندی ئێمەی ئەوێت ئێمە ئینشاءڵڵا کەواتە خوای گەورەشی لەسەر ئێمە دانانێک کە قورس و بارگرانی بێت ئێمە ئینشاءڵڵا هەوڵبێن لە گوێرەی توانێ خۆمان عیبادەت و پەرستەکان جێبەجێ بکەین ئینشاءڵڵا مامۆستا الدال على الخير كفاعله باشە دیوی ئەو دیوی کۆمەڵە خەڵک وایان لێ هاتووە مەسەلەن یان کە دەگەینە مانگی پیرۆزی ڕەمەزان دێن خەڵکی سار دەکەنەوە بڵێن کاکە پێویست ناکا بە ڕۆژووبی ڕۆژوو بۆچی ئەگری لە خۆڕایی خۆتی نوبرسی ئەەکەی ئەوەی کە تۆ ئەیکەی هیچ ئەسڵ و ئەساسێکی نییە و ئێمە ئێستا ئەمە سەدەی 21ەکە تۆ چ دڵنیاییەکەت هەیە کە پێشووی تۆ وەکو سەحابە وەکو تابعی وەکو فڵان و فیسار بە ڕۆژوو بوون خۆ تۆ نەیانت بینیوە ئەمە خوای گەورە بەدەلەوەی کە لە قیامەتە حەقی خۆی لێکاتەوە لە دنیاشە تووشی هەڵێکی گەورە نەبوون و تووشی گوناهێکی گەورە نەبوون بەڕێی تۆ طبعا مەسەلەی ڕۆژوو وەگرتنی ڕۆژوو ئەمە لە ثەوابیتی ئیسلامە ئینکاری ناکرێت طبعا ئەو فەرمایشەی جەنابە تەواوە خەڵکانێک کە دژایەت و ڕۆژوو دەکەن دوو کۆمەڵن چینێکە نەوانن کە بەڕاستی ئیمان و باوەڕیان نییە هەر ئیمانیان نە بەخوا هەیە نە بە ڕۆژوو نە بە نوێژ بە هیچ شتێکی ئیسلام نییە وە خەڵکی سار دەکەنەوە گاڵتە بە موسڵمانان دەکەن ئەسڵ لەسەر ئەو کارە بەشی دووهەمینیشان کەسانێکن کە خۆیان وا دەرەخەن کە کەسانێکی موسڵمانن وەکو بەڵام خۆیەکیان بەحساب خۆیان ناو کەسانێکی ڕیفۆرم خواز لە ئایندا ئێستا طبعا لەو کەسانە هەن لە هەندێک لە پەیج و لە ئەو شوێنانە گروپەکانە هەنێشت ئەنووسن وە کەسانێک کە خۆیان بەحساب یعنی ناوە قورئانی یان کەسانێک کە دژە سونەتەکان بەشێک لەو گومانانە ئەوانن کە ئەیپرژێنن بەنێو خەڵکیدا وەکە دەڵێن ڕۆژوو یعنی اختیاریە بۆ ئینسان دەتوانێت نەیگرێ و بەڵام فیدیەکەی بڵێن خواردن بدات بەڵام ئەم ڕۆژووە کە خوای گەورە سوبحانە و تەعالا دایناوە بە دەقی ئایەتی قورئانی پیرۆز و سنەتی صحیحی رسول الله عليه الصلاة والسلام ئەوەی کە نقل کراوە بۆ ئێمە لە قورئانی پیرۆزەوە تا ئێستا بەدەستمانەوەیە و هەزاران کەسیشمان هەیە کە ئیجازەی قراءەتی قورئان هەیە بە سەنەدی متصل حتا رسول الله صلی الله عليه وسلم بەڕشتەی نەپچراو ئەمە چێ قورئانی گەیانەوە بە ئێمە مەگەر سەحابە نەیگەیانەوە مەگەر تابعین نەیگەیانەوە مەگەر بە متەواتیر پشتا و پشت ئەم قورئانە نەهاتووە فەرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاة وسلام ئەو هەواڵە بەڕێزانە بە ئێمەیان گەیانوە تاوەکو تابعین و تاوەکو دەگاتە دوای خۆیان بەو هەموو ئیتقانە بەو هەموو شڕۆتە کە دانراوە بەو هەموو
گرنگجەی کە داویانە بە فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. عەسەن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە دەفەرمێت ئەگەر کەسێک ڕۆژوویەکی سونەت بگرێت، ڕۆژوویەکی سونەت بگرێت، خوای گەورە سوبحانەهو وتەعالا 70 ساڵ لە ئاگری دۆزەخ دووری دەخاتەوە. ئەگە کەسی ڕۆژوویەکی سونەت بگرێت کە دەفەرمێ خوای گەورە سوبحانەهو وتەعالا دووری دەخاتەوە لە دۆزەخ خەندەقەن کەما بەینە السەمائی وەلئەرض، هێندەی چاڵێکی گەورە کە بە ئەندازەی دووری ئاسمان و زەوی خوای گەورە سوبحانەهو وتەعالا لە ئاگری دۆزەخ دوورت دەخاتەوە. چونکە بەڕاستی ڕۆژوو شکاندنی نەفسی ئینسانی تایە. ئێستا ئینسانی وا هەیە بۆ نمونە 40 وەرەقە پارەی هەیە، وەرەقەیەکی لێ ئەدا بە زەکات ناڕەحەت نییە لەسەری، دەفتەرێ دۆلاری هەیە 2 وەرەقە و نیو ئەدا بە زەکات لەسەری ناڕەحەت نییە، بەس زۆر لەسەری ناڕەحەتە کاتی حەزی لە شتێبوو نەیخوات. بۆی خوای گەورە سوبحانەهو وتەعالا بەوە تاقی ئەکاتەوە کەواتە کاتێ تۆ ئەم ڕۆژوە ئەگریت ئەزانی ئەمە یەکێکە لەو عیبادەتانی کە هەر مەگەر خوا بۆ خۆی بزانێت چەنە گەورەیە. خۆی ئەفەرمی الصەوم لی وأنا أجزی به. یعنی تەنانەت معنایکی زۆر گەورە هەیە لە ڕۆژووە کە حەز دەکەم یعنی هەمومان تەئەممولکەین لە خزمەت ئەم فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە بەڕاستی پەیامێکی زۆر گەورەی تێدایە. ئەویش ئەوەیە کە پێغەمبەر سەڵات وسەلام دەفەرمێ لە دووشەمە و پێنجشەمان عەمەل و کردەوەی ئینسان بەرز دەبێتەوە بۆ لای خوای گەورە سوبحانەهو وتەعالا. پێم خۆشە لە کاتێکا کردەوەکانم بەرز دەبێتەوە بۆ لای خوای گەورە من بە ڕۆژوو بم. تۆ تەماشا ئەم پەیامە گەورەکە باشە پێغەمبەر سەڵات وسەلام بۆ ئەفەرمێ من حەز دەکەم من بە ڕۆژ بەوە نەفەرمێ با لەم دووشەمە و پێنجشەمەیە من سەدەقە بکەم، با نەفەرمێ من لە دووشەمە و پێنجشەمەیە ئەو کارە بکەم ئەو کارە بکەم، با لە دووشەمە و پێنجشەمەیە هەموو ڕۆژە 10 جوزە قورئان بخوێنم چونکە من عەمەلەکەی من بەرز دەبێتەوە بۆ لای خوا حەز دەکەم قورئانی تایە، بەڵام فەرمێ حەز دەکەم من بە ڕۆژوو بم کاتێک عەمەلەکەم بەرز دەبێتەوە بۆ لای خوای گەورە. ئەی بۆ ڕەسوول الله صلی الله علیه وسلم دەفەرمێ من ختم له هەر کەسێ بە ڕۆژوو بێت فەرز بە یا سونەت بمرێت لەو کاتەیە کە بە ڕۆژووە دەخەلە الجەنە، خوای گەورە دەیخاتە ناو بەهەشتەوە. چونکە تۆ لەسەر عەمەلێکی ساڵح ئینسان مردووە و ئەگەڕێتەوە بە لای خوای گەورە تەبارەکە وتەعالا. بۆی بەڕاستی مەسەلەی ڕۆژوویەکێکە لەو عیبادەتانەی کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا زۆری پێخۆش بووە، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام زۆری پێخۆش بووە و دەیفەرموو أحب الصيام إلى الله صيام داود، خۆشەویستترین ڕۆژوو لای خوا ڕۆژووی پێغەمبەر داود بوو. وتیان چۆن بە فەرمووی یەصوم یەومەن وەیفطر یەومەن، ڕۆژنە ڕۆژێ بە ڕۆژوو بوو، یعنی ساڵەکە نیوەی بە ڕۆژوو بۆ خوای گەورە تەبارەکە وتەعالا. ئەوەی پێخۆش بووە. تەمام خۆ ئێمە زانین عەمەلی ساڵح زۆرە. ها سەحابە چون بۆ لای پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرموو ئەی الئیسلامی خەیر، ئیسلام زۆرە، هەزارها شتە، دەفەرموو کام لە ئیسلاما زۆر خێرە. یعنی دائما بە دوای کارە گەورەکانە ئەگەڕن. وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دایما فەرموو ئایا ئاگادارتان بکەمەوە بە چاکترینی کردەوەکان، ئاگادارتان کەمە بۆی دەتان خاتە ناو بەهەشت، ئاگادارتان کەمە بۆی کە دەتان پارێزێ لە دۆزەخ. ئەلا خۆی ئەم تەنبیه و ئاگادارانە هەمووی پەیامی تایە. کەواتە مەسەلەی ڕۆژوو عیبادەتێکی زۆر تایبەتە، بۆیە خوای گەورە سوبحانەهو وتەعالا هەر بۆ خۆی تایبەتی کردووە فەرمی الصەوم لی وأنا ئەجزی به. هەموو کردەوەکێتێک کە ئینسانێکا یەک بەدە یەک بە هەفتە بە 700 چاوەڕێی پاداشکە ئیلا ڕۆژوو نەبێت مەگەر خوای گەورە خۆی بزانێت چەندە گەورەیە. خوای گەورە پاداش باتەوە ئینشەڵڵا. مامۆستا جگە لە خوێندنی قورئان لە مانگی پیرۆزی ڕەمەزان و ئەنجامدانی ئەو پەرستشانەی کە فەرزن لەسەر مرۆڤەکان، کۆڕی زیکر هەروەها خوێندنی دەرسی ئاینی، تەنانەت خوێندنەوەی سیرەی پێغەمبەر صلی الله علیه وسلم، کۆمەڵێک کتێبی ئاینی بە قیمەت و بەهادار لە مانگی پیرۆزی ڕەمەزان دەرسی ذیکر زەرورە، واتە ئینسان وەک خوای گەورە فەرموویەتی فەذەکر فەئین الذیکرا تەنفەع المؤمنین، کۆڕی زیکر زەرورە وەک جگە لە ڕۆژەکە بڵین. خۆی ئامۆژگاریەکان یعنی دائما پێغەمبەر صلی الله علیه و کاتی کە باسی فەزلی عالم دەکا کەسێک کە زانایە، فەزلی زیاتر بەسەر عابیدەکانە بە زۆر شت، وەکو پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ فضل العالم على العابد كفضلي على أدناكم. ئەمە ئەو پەڕێتی بۆ مەبەستەکە لێرا چییە؟ ئیمامی شافعی ڕەحمەتی خوا لێبێت بۆ خۆی لە دەرسی خۆیان تەمەن لە غێری ئەویش لە ئەهلی عیلم ڕیوایەت کراوە کاتێ دەرس بە فێرخوازەکان دەڵێت هێشێ لەو خۆشەویستانی خزمەتی دەفەرمێ شەیخی پایەبەرز ئیجازە بفەرمووی بچم هەستم دەستێژەگەرم و دوور کات نوێژ بکەم.
دەفەرمێ ڕۆڵە گیاندانیشە سوێن بەخوا ئەگەر تا ئێستا وات نەزانی بێ فێربوونی بابێک لە عیلم حەفتا ئەوەی نوێژە سونەتەکە خێری زیاترە هێشتا لە گەورەی عیلم حاڵی نەبوو ئیسا لە ڕێ عیلم و زانستەوە دەتوانێت خێرە گەورەکان بەدەست بهێنێ حەزەکەم یەک نمونە عەرزی تۆی خۆشەویست و تەواوی بینەران و بیسەرانی بەڕێز و خۆشەویست بکەم پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام پێش نوێژی بەیانیان هەڵدەستا بۆ شەو نوێژ بۆ خێزانەکانیشی مان دەکرد ڕەزا و ڕەحمەتی خوان لەسەر بێ شەوێکیان کە دەڕوا بۆ مزگەوت جۆیرەی خێزانی هەڵدەستێنێت دەڕوا پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام بۆ مزگەوت نوێژی فەرز ئەنجام دەدات لە مزگەوت دوای نوێژبەیانی نەئەهاتەوە بۆ ماڵ لە مزگەوتدا ئەنیش عیبادەتی دەکرد تا خۆرکەوتن دوای ئەوە دوورکات نوێژی دەکرد چکە خۆی دەیفەرموو ئەمە پەیامێکی گرنگیشە لێرەوە بێڵێن دەیفەرموو هەر کەسێ نوێژی بەیانی کرد لە دوای نوێژەکەی نوێژی بەیانی دابنیشێت ثم قعد يذكر الله ذكر یادی خوا بکات تا خۆر دەکەوێت لە دوای ئەوە دوورکات نوێژ بکات شەرتە لە مزگەوتا بێ شەرتە لە مزگەوتا بێ بەڵێ باش دەفەرمێ خێر و پاداشی حەج و عەمرەیەکی تەواوی هەیە پێغەمبەر سڵاتو خۆی دوای نوێژی بەیانی دائەنیشت تا خۆرکەوتن کاتێک کە ڕۆیش بۆ ماڵەوە فەرمووی ئەی جوەیریە لەو کاتەوەی من تۆم بەجێهێشتووە لێرە دانیشتووی فەرمووی بەڵێ فەرمووی دەی من 4 کەلیمەت پێی ئەڵێم ئەگەر لەو کاتەوەی کە من ڕۆیشتم لە دوای نوێژەکە ئەم 4 کەلیمەت بوتایە بەقەر هەموو ئەوە خێرە کە تۆ لەو کاتەوە دانیشتووی فەرمووی ئەگەر بدوتایە دوای نوێژی بەیانی کە سەلامت داوە سبحان الله وبحمده عدد خلقه ورضا نفسه وزينة عرشه ومداد كلماته سجل أمد بوتا بقر هم أوكات خير بو ها إنسان أجر هاتو علم زانسي هبيت شتيب زانيت دتواني خير وباداشتا جورا كان بخوي بدز بخات كسك جاري وهي دروها جنو ورقة أداء دروا بو عمره بو ويك عمريك بكا كسي واشي بارينية بلام حزك أبتي أي بيغمو صلى الله عليه وسلم فرمي ومن خرج إلى تسبيحة الضحى لا ينصبه إلا إياه هكذا لما دز نيوش قريه بروا بو مزقوت نيوجي الضحى بكات كأجري عمره خير وباداشي عمريكي بو أنسريت خو نيوجي سنة لمالو خيري زياترة بلام لو نيوجي سنتاني كبيرون صلى الله عليه وسلم هاني دايم لنا ومزقوت يشاب كريه سنتي الضحايا وهروها نيوجي تراويح كان كبيرون صلى الله عليه وسلم بخوي أنجامي داو كواتا بەهرەمەندبوون لە علم و زانستەکان زۆر مهم ها دوای نوێژی عەسرەکان مامۆسان وتار دەخوێننەوە لە کاناڵە ئیسلامیەکان لە ڕادیۆکان هەمووی مامۆسان وتارە دەن ئەم وتارە ئینسان فێری چی ئەبێ فێرە کارە گەورەکانە بێ فێرە ئەوە ئەبێ تۆ چۆن نوێژەکەی فێرەوە دەکات تۆ چۆن بە ڕۆژوو ئەبی ئەخەستە هەنێ خەڵک وازانێ ئەوە بانگی بەیانی دا کاکە هیچ نەخۆی بانگی ئێوارەی دا کاکە دەست پێکە کاکە ڕۆژوو هەر ئەمە نییە شون الأول وتما في صلى الله عليه وسلم إنما الصيام من اللغو والرفث يا دفع من لم يدع قول الزور فليس لله حاجة في أن يدع طعامه وشرابه شون دفع من رب صائم أما زور خطرة رب صائم ليس له من صيامه إلا الجوع والعطش رب قائم ليس له أو كسي الشو نيوشك هالسي لشون يوجكاي تي بونا ماوتو الا سهر تنها ما تو لا كتيب ماوتو هيش خير وباداش كي بونا ماوا افمن رجواني وهي ايوارك الرجوش كان بس برسيتي تونيتي بو ماوتو كواتا ام بيام زور غرنج اي رجو واني تشيتيايا كبير مصاصم فمو الشهر الصبري كواتا الرجو ارام قلتنا كواتا الرجو خو باريزيه كواتا الرجو ورعه كواتا الرجو حلال خوادن وبدوي حلال داقرانا ڕۆژوو پێ دەڵێت تۆ ئەوە حەڵاڵە تۆ نایخۆیت کەواتە شتێکە حرامە نەیخۆیت ئەمە پەیامێکی زۆر گەورە گرنگی ئەوەی تێدایە لەبەرەوە دائیمە ئێمە لە وانەکان لە ئامۆژگاریەکان بەڕاستی دەرس و وانەی جوان وەردەگرین جا لەبەرەوە ئومێدەوارم یعنی ئێمەی مامۆستایانیش لە پەیامەکان بەتایبەت لە مانگی پێرۆزی ڕەمەزانە کە خەڵک زیاتر دێت و بەتایبەت گەنجەکان پەیامی دڵخۆشکردن پەیامی لێخۆشبوونی خوایی بەئیزنی خوا ئەوەی کە ئەزانین لەم جۆرە پەیامانەی کە بەڕاستی دڵی خەڵک خۆش دەکات هانی خەڵکەدا بۆ ئەوی کە زیاتر ڕووکاتە خوای گەورە تەبارەکە وتەعالە وا بکەین کە خەڵکی وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام دەیفەرموو یەسیروا وەلا توعەسیروا بەشیروا وەلا تونەفیروا
دڵی خەڵک خۆشکەن وا مەکەن خەڵک ڕابکە وا مەکەن خەڵک پەرتەوازە ببێ وا مەکەن خەڵک لە دین دوور بکەوێتەوە. مامۆستا وەکو کۆتا پرسیار چونکە هەستەکەم کاتم کەم بەدەستەوە ماوە پەیامی ئیسلام چییە بۆ بازرگانەکان بۆ ئەو تاجیرانەی کە ئەم هەلە ئەقوەزنەوە بە شێوازێکی نەرێنی بازارگرانەکان قۆرخی بازار ئەکەن موادی خراپ ئێنە بازارەوە ئێمە بەرەو ڕەمەزان ئەچین خەڵکی بتوێنێتەوە هەر شت ئەکڕێ سەردانی مارکێتەکان ئەکا پەیامی ئیسلام چی بێ بۆ ئەوان چۆن ئامۆژگاری ئەوانەکەی داوای چیان لێ ئەەکەی؟ تەمانەوە کە دیارە ئیتر ئەم جمعە ئیتر بەرەو پێشوازی مانگی پیرۆزی ڕەمەزان دەڕێنجە ئەم سێ هەفتەی لەمە پێش من بابەتی جمعە ترخانم کردە بۆ بابەتی مامەڵە و کڕین و فرۆشتن و دوکانداری و ویژدان و حەڵاڵخۆری و خۆپارێزی لە حرام و شت گران نەکردن و قورس نەکردن لەسەر خەڵکی چکە بەڕاستی ئەمە ئیسلام ئەمەیە پێخوای پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ دخل رجل الجنة پێک چووە ناو بەهەشت چی بوو؟ سمحا إذا باع سمحا إذا اشترى سمحا إذا اقتضى لە کڕین و لە فرۆشتن و لە هەموو شتێکە لێبوردە بوو لێبوردەی هەڵەبژار ڕەوشتی جوان بوو مامەڵەی جوان بوو یعنی من دەڵێم یعنی بەداخەوە بۆ کۆمەڵی خەڵکی موسڵمان ئاخر کابرا جەژنی کریسمسی هەیە لەو جەژنەدا شت ئەبەخشێتەوە لەو جەژنەدا شت هەرزانەکە بۆنەکەی خۆی پیرۆز ڕائەگرێ ئاخر معقولە تۆ خۆ بە کەسێکی مسلمانە زانی لە ڕەمەزان و لە جەژنا بچی شت لەسەر خەڵک گران بکەی ڕاستی ئەمە بێویژدانیە یعنی یەکێک لەو شتانە کە دەفەرمێ الئینصاف من نفسك یعنی قسەی گەورەزانەیان بۆ ئامۆژگاری پێغەمبەر صلی الله علیه و سلم ئینصاف و ویژدان بەڕاستی کاری گەورەی ئیسلامە لەبەرەوە من داخوازی ئەەکەم داوا ئەەکەم لە برایانی بازرگان داوا ئەەکەم لە دوکاندارە بەڕێزەکان لە سوپەرمارکێتەکان ڕەحمەتی خواتان لێبێ کار ئاسانی بکەن بۆ خەڵک ڕەحمەتی خواتان لێبێ شتی ئێکسپایر شتی خراپ شتی بێ کەڵک بە خەڵک مەدەن ویژدانتان هەبێ واللهی مامەڵەی حەڵاڵ زۆر دروستە حەز دەکەم مەگەیان ئەگەر مەجال هەبێ بەم ئامۆژگارە جوانێکێکی لە خوانەسانی تابعینە دەفەرمێت گەنجێک ئیذا تەنەسەک ئین الشاب ئیذا تەنەسەک فەرمێ گەنجێکە زۆر پابەت بێ بە دین و بە مزگەوت و بە خواناسی و بە عیبادەت و ئەمانەوە طبعا شەیتان خەفەتی لێ خوات شەیتانی گەورە بەهاو پیشەکانی خۆی دەڵێ شەیاطینەکان دەڵێت تەماشای ئەم کەسەکەن بۆ چ شتێکی بڕوانن ئەینە مەطعەموه بزانن چی دەخوا بزانن کار و کاسبەکەی چییە ئەگەر لە ڕێی حرامەوە لێی گەڕێن بەڕاستی تووشی فیتنە و گرفتی خۆی بووە ئەگەر نوێژ دەکات لێی قوبوڵ نییە ئەگەر ڕۆژوو دەگرێ بە حرام ڕۆژەکەی دەشکێنێ خۆ لێی قوبوڵ نییە بەو پارەیە جلی پێ ئەکرێ ئەخەر ئەو جلەکە حرام بوو تۆ نوێژی پێوە ئەەکەیت تۆ کاری چاکەی پێوە ئەنجامەدەی ئەم حرامە کاریگەری زۆر خراپیە تۆ شتێکی ئێکسپایرە فرۆشی ئەمە حرامە تۆ بێویژدانیەکەی دەگەڵ خەڵکا پارێزار لە خەڵکەسانی ئەمە حرام نییە ئەمە کارێکی زۆر خراپە ومێدەوارم ئینشاءالله هەموو لایەکمان هەوڵ بدەین وتعاونوا على البر والتقوى یارمەتی یەکتە بدەین بەتایبەتی یارمەتی خەڵکە هەژارەکە بدەین یعنی مسلمانێتی لە ئەخلاقمان لە دوکانمان لە کار و پیشەمان بە ئیزنی خوا ڕەنگ بداتەوە ئینشاءالله خی گەورە پاداش باتەوە بووین بە عەزیەت بۆ جەنابەت خزمەتتانە هیوای سەرکەوتن و خی گەورە موفەقە ئینشاءالله و دەستان خۆش بۆ لە شتان ساغ بێ یا ڕەبی خوا پاداش باتەوە ئینشاءالله بینەرانی بەڕێز و خۆشەویست هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی تایبەت بە پێشوازی مانگی پیرۆزی ڕەمەزان سپاسی هاوکاران مەکەم لە پشتی کامێرەوە ماندوو بوون لەگەڵمان بۆ بەڕێوچوونی ئەم ئەڵقەی ئەم جارەش بە هیوای ساغ و سەلامەتی بۆ هەموو ئێوەی خۆشەویست سپاس بۆ ئێوە بەخواتان ئەسپێرم ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه